بابەتی ئەمڕۆمان دەربارەی هەستیاری پرۆتینی شیری مانگایە لە منداڵاندا. ئەم حاڵەتە لەو منداڵانشدا ڕوودەدا کە شیری قوتو دەخۆن، هەروەها ئەوانش کە شیری دایکیان دەخۆن. ئەم نەخۆشیە بە تایبەتی لە منداڵانی خوار تەمەنی 1 ساڵ، تایبەتتریش لە منداڵی خوار تەمەنی 6 مانگا دەرەکەوێت. نیشانەکانی بریتیە لە سکچوون کە بە زۆری سکچوونەکە خوێنی تێدا دەبێت، هەروەها گڕۆزی لە مناڵە، لەگەڵ ئەوەدا مناڵەکان گریانێکی زۆر، ناڕەحەتی، هەندێک جاری ڕەشانەوەیان دەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی منداڵەکە زۆر نەخۆش دیار نییە بۆ مانایی بڵێن بیگەێنێتە حاڵی وشکبوونەوە و نیشانە قورسەکانی تر. هەروەها منداڵەکان ڕەنگە بوونی سووربوونەوە و ئێگزیما واتە ڕقبوون و سووربوونەوەی پێستیان تیا دەرکەوێت. هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیە بریتیە لە پرۆتینی شیری مانگا، بە واتایی ئەو منداڵانی شیری قوتو دەخۆن و شیرەکەیان پرۆتینی مانگای تایە هۆکارەکەیە. لە شیری دایکدا هۆکارەکە شیری دایک خۆی نییە، بەڵکو بریتیە لەو پرۆتینەی کە دایکەکە وەری دەگرێت لە خواردنەوەی، بۆ نمونە شیر، ماست، پەنیر، مادە سپیایەکان بە شێوەیەکی گشتی کە پرۆتینی شیری مانگای تایە، بۆ شێوەیە دەگوازرێتەوە بۆ منداڵەکە لە کاتی پێدانی شیری دایکدا. دەربارەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە دڵنیاییەوە پێویستە پزیشکی پسپۆڕی مناڵان حاڵەتەکە دەستنیشان بکات، چونکە هەندێک نیشانە و نەخۆشی تر هەیە کە ڕەنگە نیشانەکانی وەکو ئەم دەرکەوێت. هەر بۆ نمونە پێچی 3 مانگا کە ئەمە یەکێکە لە حاڵەتە باوەکان لە منداڵاندا، ڕەنگەویش هەر بە نیشانی گریان و گڕۆزی و پێچی سک دەرکەوێت. بۆیە پێویستە پزیشکی پسپۆڕی مناڵان بڕیار بدات نەخۆشیەکە و دەستنیشانکردنی نەخۆشیەکەی بۆ دیاری بکات. سەبارەت بە چارەسەرەکانی بە هەمان شێوە پزیشکی پسپۆڕی مناڵان پێویستە چارەسەری بۆ بکات لە پاش دڵنیابوونەوە بە پشکنینی تاقیگەیی، هەروەها پشکنینی منداڵەکە. ئەویش بەو ڕێگەیە دەبێت ئەگەر منداڵەکە شیری قوتو بخوات، پێویستە شیرە قوتوەکەی بگۆڕدرێت بۆ جۆرێک کە پرۆتینی شیری مانگای تێدا نییە. هەروەها ئەو دایکانەشی کە شیری سروشتی خۆیان دەدەن بە منداڵەکانیان، پێویستە ئەو خواردنەوانەی کە پرۆتینی شیری مانگای تایە، بۆ نمونە ماست، شیر، پەنیر، سپیایەکان لیان قەدەغە بکرێت و نیشانەکانی نەخۆشیەکە زوو بە زوو لە پاش لابردنی پرۆتینی شیری مانگا لە خواردنەکان لە شیری منداڵەکەدا باش ئەبێتوانێ. بۆ نمونە نیشانە سەرەتایەکانی لەوانێ لە چەند ڕۆژێکە، بەڵام بە تەواوەتی باشبوونەوەی ڕەنگە چەند هەفتەیەکیش بخایەنێت. بە شێوەیەکی گشتی ئەم حاڵەتە حاڵێکی زۆر قورس نییە، بەڵام پێویستی بە چارەسەرکردن هەیە و زۆربەی کات ئەم حاڵەتە لە تەمەنی 1 ساڵ بۆ 3 ساڵ مناڵەکە تێی دەپەڕێنێ، واتەی تر چیتر هەستیاری بە پرۆتینی شیری مانگا نامێنێ. بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی لە زۆربەی حاڵەتەکانە، هەندێک جاریش ڕەنگە هەر هەستیارەکەی بمێنێ. بە هیوای سوودبینی بۆ هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست بن. سمارت وەرچەرخانە.